بەناوی خۆی گەورە میهرەبان. سەلام عەلەیکوم جەماعەت. من دانیام. ئەوڕۆ بە سەرپەرشتی دکتۆر عەبدوڕەحمان سیمینارێکی کچووکتان پێشکەش دەکەم سەبارەت بە دەستنیشانکردنی جەڵتەی دڵ و چارەسەریەکانی. و لە سەرەتای مەوزوعەکەشماندا باسێکی کورت لە پێشەکەی دەکەین. باس لەوەی دەکەین کە جەڵتەی دڵ چییە و کارەکانی جەڵتەی دڵ چین، نیشانەکانی جەڵتەی دڵ و دەستنیشانکردنی جەڵتەی دڵ و چارەسەریەکانی و کۆنکلوژن. و پێشێکی باس لەوەی دەکەین کە جەڵتەی دڵ نەخۆشیەکی درێژخایەنە کە تێیدا توانای دڵ بۆ پەمپکردنی خوێن لاواز دەبێت و ئەمە دەبێتە هۆی کەمی خوێن بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی میتابۆلیکی لەش. و جەڵتەی دڵ دەشێت لە ئەنجامی جۆرەها نەخۆشی دڵ بێت و کاریگەری گەورەی لەسەر چەندەها نەخۆشی هەیە و بەلایەنی زۆرەوە ئەگەری مردنی کەسەکە زیاترە. و جەڵتەی دڵ چییە؟ با بزانین جەڵتەی دڵ چییە. جەڵتەی دڵ کاتێک ڕوودەدات کە دڵ نەتوانێت بەرهەمی دڵی پێویست بپارێزێت بەهۆی تێکچوونی یەک جۆر یان زیاتر و دەتوانرێت بۆ دوو جۆری سەرەکی پۆلێن بکرێت. یەکەمیان لە ئەنجامی سکۆڵەی چەپ کە توانای گرژبوونی کاریگەری لەدەست دەدات و لە ئەنجامدا پەمپکردنی خوێن بە شێوەیەکی نائاسایی کەم دەبێتەوە. و دووەمیان لێرەدا دڵ گرژبوونی ئاسایی خۆی هەیە، بەڵام لە کاتی خاوبوونەوەدا لاوازی هەیە و بەمەش توانای پڕبوونی لە خوێن کەم دەبێتەوە. و هۆکارەکانی جەڵتەی دڵ: یەکەمیان نەخۆشی یەکسیمی دڵ کە نەخۆشی خوێنبەری تاجی هۆکاری سەرەکین بۆ جەڵتەی دڵ. دووەمیان بەرزی پەستانی خوێن کە بەرزی فشاری خوێن بۆ ماوەیەکی درێژ کاری دڵ زیاد دەکات و دەبێتە هۆی زیادبوونی لێدانی دڵ و لە کارکەوتنی. سێیەمیان نەخۆشی دڵ لە کارکردنی دەماوانەی دڵ، بۆ نمونە تەسکبوونەوەی شادەمار یان گەڕانەوەی میترال کە دەبێتە هۆی جەڵتەی دڵ. و چارەمیان هۆکاری تر هەیە وەکو نەخۆشی شەکرە، بەکارهێنانی کوحوڵ یان مادە هۆشبەرەکان و کەموکوڕیەکانی زگماکیی دڵ. نیشانەکانی جەڵتەی دڵ: نیشانەکانی جەڵتەی دڵی لای چەپ وەکو تەنگەنەفەسی، بەتایبەتی لە کاتی ماندووبوون یان پاڵکەوتن و ماندووبوون و لاوازی، و هەڵاوسانی سیەکان کە دەبێتە هۆی کۆکە و خزەخزی سینگ. و نیشانەکانی جەڵتەی دڵی لای ڕاست وەک هەڵاوساوی قاچەکان و قولەپێ و گەورەبوونی جگەر و نەئارامی گەدە و ڕیخۆڵە. سێیەمیان نیشانە گشتیەکان وەکو لێدانی دڵی خێرایان ناڕێک و کەمکردنەوەی توانای وەرزش. و هەروەها دەستنیشانکردنی جەڵتەی دڵ: دەستنیشانکردنی جەڵتەی دڵ بریتیە لە هەڵسەنگاندنی کلینیکی وێنەگرتن و تێستی تاقیگەی. یەکەمیان مێژووی پزیشکی و پشکنینی جەستەیی بۆ هەڵسەنگاندنی نیشانەکان وەکو تەنگەنەفەسی و هەڵاوساوی و ماندووبوون. دووەمیان توێژینەوە وێنەگریەکان چێست ئێکسڕەی کە هەڵاوسانی سیەکان یان گەورەبوونی دڵ پیشان دەدات. سیتیسکان یان ئێماڕای کە وێنەی ورد بۆ پێکهاتە نائاساییەکان دەگرێت. سێیەمیان ECG کارەبایی دڵ، ناڕێکی دڵ، ئێکسیما یان هایپەرترۆفی لای چەپی دڵ دەدۆزێتەوە. چارەمیان تێستی تاقیگەی B-تایپ نایتریۆتیک پیپتید BNP ئۆر NT-proBNP کە بەرزبوونەوەی ڕێژەی ئەو دوانە ئاماژەیە بۆ جەڵتەی دڵ. پشکنینی خوێن: هەڵسەنگاندنی کاری گورچیلەکان دیاری دەکات. پێنجەم پشکنینی سترێس و قەستەڵەی دڵ کە هەڵسەنگاندنی ئێکسیما یان نەخۆشی خوێنبەری تاجی کە دەبێتە هۆی جەڵتەی دڵ. و چارەسەریەکانیش: ئامانجە چارەسەر کەمکردنەوەی نیشانەکانە وەکو خاوکردنەوەی پێشکەوتنی نەخۆشیەکە یاخود باشترکردنی کواڵیتی ژیان. یەکەمیان گۆڕانکاری لە شێوازی ژیان وەکو واسێنان لە جگەرەکێشان و سنووردارکردنی خواردنەوە کوحولیەکان. دووەمیان چارەسەرکردن بە شێوەی دەرمان کە مادەقەدەغەکەرەکانی وەکو ACE و ARBC کەم بکرێنەوە بۆ باشتر مانەوەمان. و بێتا بلۆکەر کە ئەمەیان لێدانی دڵ کەمتر دەکاتەوە و دەرەنجامی دڵ باشتر دەکات. و هەروەها میزکردن کە هەڵگرتنی شلە کەم دەکاتەوە و نیشانەکانی هەڵاوسان کەم دەبێتەوە. سێمیان چارەسەرکردن لەسەر بنەمای ئامێر، ئەو ئامێرانی وەکو ICD و CRT. ICD چییە؟ با بزانین ICD چییە؟ ICD ئامێرێکی پزیشکی بچووکە کە لەژێر پێچدا چێنراوە و عادەتەن لەسەر سینگە شوێنەکەی بۆ چاودێریکردنی بەردەوامی دڵ لە هەر ناڕێکێک و گەڕاندنەوەی بۆ ڕیتمی ئاسایی خۆی. و CRT چییە؟ CRT چاندنی ئامێرێک لە خۆ دەگرێت، هاوشێوەی ڕێکخەری لێدانی دڵ کە تەوژمی کارەبایی دەنێرێت بەو بەشێکی دیاریکراوی دڵ، بەتایبەتی لای چەپ و سکۆڵەی ڕاست، بۆ هاوتاکردنی گرژبوونیان کە ئەمەش پۆمپینگی دڵ باشتر دەکات لە ناردنی لێشاوی خوێن و هەروەها چەندین کاری تر.
و دەستێوەردانی پێشکەوتوو وەکو چاندنی دڵ لە قۆناغی کۆتایی وەستانی دڵ و لە کاتی شکست لە چارەسەریەکانی تردا ئەم ڕێکارە ڕەچاو دەکرێتن. پێنجەمیان چارەسەری هۆکارە بنچینەکان، کۆنتڕۆڵکردنی بەرزی پەستانی خوێن و شەکرە و نەخۆشیەکانی تری دڵ. و لە کۆتاییشدا کۆنکلوژن، جەڵتەی دڵ حاڵەتێکی ئاڵۆزە و پێشکەوتووانە پێویستی بە چارەسەری هەمەلایەنە هەیە و بە تێکەڵکردنی گۆڕانکاری لە شێوازی ژیان و دەرمانەکان و دەستێوەردانی پزیشکی پێشکەوتوو، پزیشکان دەتوانن یارمەتی نەخۆشەکان بدەن بۆ بەڕێوەبردننی نیشانەکان و باشترکردنی کواڵیتی ژیان و کەمکردنەوەی ئاڵۆزیەکان. توێژینەوەکان بەردەوامن بۆ باشترکردنی تێگەیشتن و چارەسەرمان بۆ ئەم حاڵەتە. و لە کۆتاییشدا سوپاس بۆ گوێگرتنتان.